كاركي بو أوي يعني أمريكا تسمباقة زادة يعني تقريبا سوار باقي زادة أو باقانش تأسيد دكاتن بيشان دولاري داني دولار دكاتن بازاري وحوالهم يعني سوار باق تأسيد دكاتن توزيع يعني أجر أمريكا حصاري هاي سرباقي مركزي أو الدولار براسي هركات صدر الداتن أو كومبانيا أنا هي معاملة دقر إيران روسيا الصين لقروان دكاتن لبروي دولارك هردستي لواني دولار زياتر لواني دولار زياتر إيش هستي أجر بزاني ريل ماكاني أمريكي جيبت زينة كاتن تأثير كدياتو باقي مركزي بخوي بس تسيدو توزيع كاتن لبازاري ورقبة بنزاو سيو نيو بنزاو سواري بيتن براستي كارسات يعني أتوبيس زاد دينار حسابك يعني أو بوشي زررا بوهم بو فرمان بران تكو معاشهم بدينارا هو دارم حكومة عراقي ريشونة بقري تبى كم أجر نيوه معاشي بالدولار بدأ نيوي بالدينار بدأتن بموظف قازان زاد تواني أو دينار صرف أو دولار صرف كاتن لا دولار قازان يعني زرنا كاتن بێگومان ڕنگدانەوەی هێستا هەیە کە نرخی دینا بەرامبەر بە دۆلار بە شێوەیەکی زۆر وادار دەبەزی و بەردەوامیشە لە دابەزینەکەی بەش بەوە دەگەڕێتەوە کە ئەو کانیاوەی کە دیناری کە دۆلاری پێدا بڵاو دەکراوە لە ناو عێراق لە 130 ئێستا زیانی پێکەوتووە کە کۆی چاردە بانقا لەگەر چاکەسایەتی سزادراون گومانیەوەی کەوانە کار بۆ گواستنەوە سپیکردنەوەی پارە دەکەن هەم بۆ گەندەڵکارانی عێراق و هەمیش لە تێوەکڵاون لە بازرگانیەکی ڕەش لەگەڵ وڵاتی کۆماری ئیسلامی ئیران من پێم وایە هێشتا سزایەکان قوڕشتر و سزایەکان وڵاتر دەکرێتەوە تا سزایەکان دەگاتە لایەنی باقی سەروش باقی مرکزی ئێستا با بڵێن ئەمریکا یان خەزینەی ئەمریکی بە شێوەیەک مەجای تێدا هێشتەوە لە سزادانی عراق ئەو سزادانی باقەکان بووە بەڵام من پێم وایە سزادانەکە دەگاتە کەسایەتی زۆر گەورە لە سیاسەتمەدارانی عراق و هەروها دەگاتە تا مانجی 11 من پێم وایە باقی مرکزیش ئابلۆقەی اقتصادی دەکەوێتە سەری لەبەرەوەی ئەوەی ئێستا ئەمریکا زیاتر بە لەگەر عێراق دەیکاتن سزادانی عێراقا بەرامبەر بۆی کە ناتوانانی سزای ئیرانیان سزایەکانی بە تەواوەتی بچەسپێنی لەگەر ئیران من پێم وایە زیاترش بەرز دەبیتەوە لەبەرەوەی ئابووری عێراق بریندار بووە کەسیش چارەسەری ئەو برینەی ناکە تا ڕادەیەک حکوومەتی عێراقی ئەگەر بە دەستی خۆش نەبی بەدڵێتی دینار عێراقی وا بۆ شکستەی دەبینی لەبەرەوە بودجەیە کە هەیەی ئەو بودجە زەبەلحەکەدای بودجەی خەوناویە زیاتر لەوەی کە جێبەجێ بکرێ بەڵام بۆ شێوەیە ئەگەر دیناری عێراقی بگاتە 170 بەڵێ جێبەجێ دەکرێتن و پاشەکەوتش لە پارە دەمینێتەوە.